لا تۆر گفتوگۆکانمان بەردەوام دەبین لەگەڵ میوانەکانمان زۆر وەزارەتی تەندروستی جختی لەوە کردو کە هاوڵاتیان پێویستەکات ڤاکسینەکە وەربگرن یاخود ڤاکسین دژە کۆڕۆنا وەربگرن بە ئامانجی ئەوەی کە بتوانن ڕوبەڕووی ئەم دۆخە بنەوەنەکە کۆڕۆنا لە وڵاتدا دروستی کردووە و لە ئێستادا بەستنەوەی وەرگرتنی ڤاکسینی دژە کۆڕۆنا بە وەرگرتنی موچە و گرێدانی با هەندێک سزاوە بۆ تجی مشتومڕی نێوان فەرمانبەران و کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان لەو چوارچێوەیەدا ئەمە باز لەوە دەکەین ئەو گرفتانە چین کە دروستی کرد ئایا ئەسڵەن لە ڕووی یاساییەوە دەکرێت شتێکی لەو شێوەیە و چی کراوە بۆ ئەوەی کە بەدەر لەمە فەرمانبەران بتوانن خۆیان ڤاکسین وەربگرن نەیبەستنەوە بە موچەوە پێیان بوترێت کە پێویستەکە ڤاکسینەکە وەربگیرێت بە ئامانجی ئەوەی کە بەر لەم پەتایە بگیرێت گفتوگوێن بابەت دەکەین بە میوانداری حەمسا ڕەسکی بەڕێوەبەری ڕاگەاندنی تەندروستی دهۆک دەپرسیم بزانین لەو ناوچەیە چۆنە و فەرمانبەران تا چەند لەوێ فەرمانبەران و کارمەندانی تەندروستی و مامۆستایانیش تا چەندێک پابندن بۆ وەرگرتنی ڤاکسینەکەەوە کاک حەمزا سڵاوت لێبێ سوپاس بۆی کە ئەم بەیانیە لەگەڵ ئێمەی دەمێ بزانم دۆخەکە لەو ناوچەیە چۆنە کارمەندانی تەندروستی فەرمانبەران تا چەندێک پابندن بە وەرگرتنی ڤاکسینەکە و بۆ ئەوی لە کۆتاییدا نەگەنە ئەوەی کە وەرگرتنی ڤاکسینەکان بەسرێتەوە بە موچەکانیانەوە زۆر سپاس پارێزگاها دهۆکی بڕاستی دەستپێکە هاتنا ڤاکسینی دژی کۆرۆنایە ما وەکو ڕێبەریا گشتیا ساختنیا پارێزگاها دهۆکی ئیکەم تەخیان ئیکەم چین کو بهێنە ڤاکسیندان ئەوێت کو مەترسیل سەژانەوەهای ئەوژی کارمەندی تەندروستی و دیسان نوژدار بوون و ئەو کەست کۆت ناف دەستگەهێن ساختەمیدا کار دەکەن ئەشیم بێژم کو پتریا ئەو کەست کۆت ناف دەستگەهێن ساختەمیدا کار دەکەن حتانۆ کە ئەوانە ڤاکسینی وەرگرتی هەریش دەستپێکە هاتناوی حتانۆ کە ئەvە ڕێژێکا باش بوو پارێزگاها دهۆکی چونکە بڕاستی مەترسی پتر سەرژانەوە هەیە دەربارەی مامۆستا و فەرمانبەران ما دهۆکی ئیکەم جار ما بنگەهێک دەستنیشان کرد کوی تەرخانکردی بۆ مامۆستایان دیسان مامۆستای زانکۆیە و هەر دەستپێکە هاتنا ڤاکسینی بۆ مامۆستایان پارێزگاها دهۆکی ئەقبالێکە گەلێکە باش سەر ڤاکسیندانانی هەبوو ئەو بۆ دورên پترش پێنجی سەدیش مامۆستایە قۆناغا ئێکەیە ڤاکسیندانیدا ڤاکسین وەرگرت و بۆ هەندێک و پرۆسا خواندنی دەست پێ بکەتن شێوەیەکی باش بەڵێ کاک حەمزە ئەو ڕێکارانەی کە ئەگیرێنە بەر بۆ ئەوەی کە بتوانرێ هەر هاوڵاتیەک لە هەرێمی کوردستان ڤاکسین وەربگرێ ڤاکسین خۆی شتێکە بۆەوەی کە تۆ بەرگری جەستت زیابکە بەرامبەر بەوەی کە نەخۆشیەک یا خودە ڤایرۆسێک یا پەتایەک بڵاو بۆتەوە دەتوانرێت ئەم ڕێکارە بکرێ بە ڕێکارێکی ناچاری لە ڕووی تەندروستی و گونجاوە تۆ ڕێکاری پێدانی ڤاکسینی کۆرۆنا بکەی بە ناچاری بەێ چونکە ئەگەر مەترسیل سەر خەلکێکی زێدە بوو ئۆتۆ بزانی و خەلکێک دێ گەلێکی گیانێ خۆش دێزێتنش ئەگەری بێ نەخۆشیێ دێ مرن و دیبیتە گەر هەندێک و پەتر بەڵاوە بیت و ژیانە هەندێک کەسی دیتر دکەوێتێت مەترسیێدا و ئەو کەسی دیتر و ڕەنگە بەری هنگی ئەو چ نەخۆشی نەبوونە یان هەندێک دیترژی و ماڵت خۆنە و خۆ ڤاکسین نەدایە ji ber hindê jî gelek ya giring ye ku hindek cara rêkar bihêne wergirtin em nabêjin ku meselê yasayî da pêtiviye ku qanunek bête derê xistin û ew kesê ku vaksîn nedanîtin ser wî bête çespandin belê ya me wekû parêzgeha dihokê me tinê ye daxwaz kirî ku fermanber li hemî damodezgehê hikûmetê pêtiviye vaksînî werbigirin berî ke renge hindek fermangehên dîtir hebûne li Herêma Kurdistanê ku wekû zorî hat bête bikarînan yan kir bête bijim neçarî lê ew ku me daxwaz kirî ku dihî jî em wekû saxlemiya dihokê êkem rêveberî bûn me şiyayî ku giştandinekê li ser hemî rêveberiyê xwe giştînîn ku têda me daxwastiya kirî pêtiviye kemama bihête bikarînan û dîsan pêtiviye vaksîn bihête danan heta kul di mahiya vê salê berî ke jî her welatên Ewropî welatên dîtir eger kesekî qez kir bayê yanî danana kemamê neçarî bûye li hemî welatan neçarî bûye û sizayet xwe jî hebûne
مادام دماما کمامه یا ماسکی تشکل نچاری بیتن و اوه ریکه که خوب پراستنی بو اگر ام ریکه که چاله سریه بگریم با کنترل نخوشی دی بیت هندی کو واکسین بهت دانان لورا پیتویه واکسین خلک که شوازه که باش قصد بنگهید واکسین دان بکتن هرچند او کل پارزگاه دو که تیده دیتن حتی نو کل دور 370,000 کس هم واکسین دانایه و اول رجه که هر باشه بو خلک پارزگاه دو که الدور 26 صادی خلک ما واکسینا بیش قرچه ورگرتیه اول رجه که باشه و اگر خلک بردام بیتن او پلانامه هی بو حتی دمه افصاله ام دی گلک باشه پرفه بین باشە لەوانەیە بەستنی ماسکێک بۆ بەرەنگاربوونەوەی ڤایرۆس یا بەرەنگاربوونەوەی پەتایەک تا ڕادەیەک ئاسایی بێ لەبەرەوەی کە ئەو کەسە ماسکێک بەکارێنێن لە دەرەوەی جەستەیەتی یعنی ڕووکاری دەرەوەی جەستەی پێدا پۆشێ بەڵام وەرگرتنی ڤاکسینێک دوجار جۆرێک لە دەرمان و دەچێتە نێوگیانێەوە ئەمەیان لەوانەیە هەندێک کەس تۆزێت لە ڕاوچی هەبێ بۆ ئەمەیان و هەندێک کەس نەخۆشیەکی هەبێ بڵێت لەوانەیە کاریگەری لەسەر نەخۆشیەکەم هەبێ ئەم لە ڕاوچیە چۆن لای خەڵک بڕەوێنینەوە بۆی کە ڤاکسینەکە کاریگەری لەسەر ئەو نابێت هر پلانێک بێتە دانان یان هەر ڕێنمایەک بێتە دانان ژەر بە ڕێنمای ڕێکخراوە سەخلەمیە جیهانی و ئەو ڕێکخراوە دیتر ئەوەی پەیوەندیدار نینن حتانۆ کە لە هەمی جیهانێ واسه هاتی خویا کردن کو واکسینی چه مترسیاخو نینه اگر هاتو جوره که مترسیاخو بیتن او جور لنهاتی دان یا هندک ولات رنگ ها بیتن قدخه کردن لی الاول کل هریما کردستانی تیتب کارینان کوسی جورین واکسینی نه چه مترسیاخو نبوی سر ولاتیان بیتویا ولاتی او باری هبیتن او ریکارو رنمایت کو ریکاروا ساخلمیا جهانی السر اصل همی جهانی بلاوت کتن اگر هاتو مترسی کبو هر دم امجی وکو سازین ساخلمیه لهریما کردستان خلق خو آگهدار دکن اگر مترسی کبو کادشا برهنگاری های مترسی هیته کرن لی او راستی بیتن که حتی نو کچ مترسی جه دانان واکسینی پیدا نبونه کاک حەمزەشتێکی تر هەیە ڤاکسین خۆتە زانی قۆناغەکانی بەرهەمهێنانی ڤاکسین ئێستا تا ڕادەیەک لە نێو جیهاندا خێرایی بەخۆی بینیەوە بەڵام ئەوەی کە ڕێژەی ڤاکسینە و دابینکردنی ڕێژەی ڤاکسینە بۆ ناو عێراق و بۆ ناو هەرێمی کوردستان بە قۆناغە یعنی هەر هەفتەیە خود هەر مانگی بڕێک دەگاتە ناو هەرێمی کوردستان و ناو عێراق ئەم بڕە بەشی ئەوە ئەکات کە مەسەن بڕیارێکی لەو شێوە دەربچێت تا کاتێکی دیاریکرا و پێویستە هەموو فەرمانبەرێک هەموو کەسێک لە هەرێمی کوردستان ڤاکسین وەرگێ یعنی بەشی ئەوە ئەکات لەمایانە ئەزمە دروست ناکات قەیران دروست ناکات بۆ دابینکردنی ڤاکسین بله ما دەستپێکە هاتنا ڤاکسینی بۆ سەرانسەر عێراقی وەسا بڕیار بوو کو خلکی هر پارێزگەهێکی 20 سەدەی ڤاکسین وەربگریتن ئەگەر نوکە تو تەماشە بکەی ئەو ئامارێتنە بەڵافکردن لە سنووری هەرێما کوردستانی چل پارێزگەهێن دهوک و هەولێر و سلێمانی و حەلەبجە یان لە سەرئاستی قەزایانجی بیتن ئەم شوێ ڕێژێ دەرباز بوون ئەوە کو مەهاتێ دەستیشانکردن دەستپێکە هاتنا ڤاکسینێ ji ber hindê jî piştî ku hatna hijmareka zor ya vaksînê bo herêma Kurdistanê berî nûke jî Wezareta Tenduristî û dîsan rêveberiyên giştiyên tenduristî li herêma Kurdistanê xelkek agehdar kiriye ku hijmareka zor ya cemê vaksînê ya geheştî herêmê li dîf pêtiviya xelkî dihête danan û min bawer e jî ku rast e em bêjin ku pêtiviya fermanberibdanin لێ ئەگەر ئەم ئامارێکی چامار مخابنی بەردەستەمەنینن وەکو تەندروستی ئەگەر ئەم کامارێکی بکەین دیوە سادیار بێتن و پتریا فەرمانبەرێن دام و دەستگەیت حکومی ڤاکسینی وەرگرتی ئانکو نابێتە ئەگەری هەندێک و بەرگرنێکە گەلێکا زۆر لەسەر بنگهێتمەی تەندروستی پەیدا بێتن تایبەت جی دوێ قۆناغێدا چونکە ئەتنۆکەدا وەسا دیارێک و هەژمارە بنگهێت تەندروستی ئەتناڤ هەمی پارێزگەهاندا یین هاتینە زیدەکردن و دیسان هجمارا او جمت کو واکسینی بو خلکی دانن یا بو ولاتیا دانن او جهات زیده کردن اجبر هندی جی برینو که اگر اما تماشا کرد با رنگ هر کسی که وکو جوان اکبر گرد با بودانن واکسینی لی اوه پترش 2 هفتیا
اف جوان وگرتنه نمایه پریک الکترونی خلق کشیتن وکو تمال کرنه که راستخو قصدا بنگهت می تندرستی بکتن اولویری بتنی دی ناسنامه خو یا پاسپورت خود گل خود بتن دی واکسین بوهیت دانان آنکو امشین بیجن نو که واکسینی بردسته و خلق یا فرمانبر بشوی که گشتی شین قصدا بنگهت واکسین دانانی بکن با دوا پرسیار بکەین باشە هێوی تۆ پرسیارێکت هەیە پێما بێ باشە کاک حەمزە کاتێک بڕارێکی لەم شێوەیە دەدرێت پێویستەکە ئامادەکاریکی باشی بۆ بکرێت چکێکێک لە ڕێکارەکان ئەوەیە یاخۆیەک لە ئاسانکاریەکان بۆ فەرمانبەران ئەوەی ئەگەر فەرمانبەرێک نێوێت ڤاکسینەکە وەربگرێت دەبێت هەفتانە تستی کۆرۆنا بکات بۆ ئەوەی کە دڵنیا بلۆی کە تووشی کۆرۆنا نەبووە لە ئێستا دەکەواتە پێویستمان بۆیە کە هەم ناوەندەکانی کوتان زیاد بکرێت یاخود کار ئاسانی زیاتر بکرێ هەم ئەو ناوەندانش کە پشکنین دەکرێت بۆ هاوڵاتیان ئەو ئامادەکاریانی کە پێویستە بکرێت بۆ بەڕێوەچوونی ئەم دۆخە کراوە لە دهۆک بله ما پارێزگەها دهۆکێ پێنگاوێ تابێتین من بەری نوکە ماژە پێدا کو دەستپێکە هاتنا ڤاکسینێ ما 27 بنگهێت ڤاکسیندانە هەبوو نوکە ما 53 بنگهێت ڤاکسیندانە لە سنووری پارێزگەها دهۆکێ تین تقلبي شنديجي او كاسينكو دا سبيدهيان قالك بكار بن ما بنجهين تايبت فكرنا ايفاريان جي او شين قصدا وان بنجها بكن بو دانا فاكسيني هر وصا بو تبسيال كركا كو تيستا كورونا بهيتا كرن نوكا ما بر نوكا حتى رادايك تيست كورونا كيم كربون لي افا حفتيك بشتي كو زيدا بونا حالتين ين كورونا الهريمه كردستان بشويه كي جشتي ما يدست بكريه و تستت ما یا پشکنیت ما لهجمال کازور یا بنگه تندرستی جتنه کرن هر شاب بیتن او بیجین ارگومنتین کو خلقی که هین یا حوالاتیان هین بود دانان واکسینه همی تاتن کنترل کردن آسان کاری با ولاتیان بشوی که گشتی ها هی بیتوی قصد بنگه واکسین دانان بکن چون که اگر هم تماشای ولاتین دیترجی بکن هر همان ریکاربون و اف ریکاره نکوش لای حکومت که تنه دانان بلکو اوه الدی فرنمای ریکارا ساختنی جهانی تنه دانان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حەمزە ڕەزگی بەڕێوەبەری ڕاگەاندنی تەندروستی دهۆ کە ڕاستەوخۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان سپاس بۆ سانیێرەکان و سپاس کە میوانی بەرنامی بەیانی کورسات نیوزبی بەڵێ